پرۆسەی وەرگرتنی گەنمی جووتێرانی کەرکووک لەلایەن سایلۆکانی وەزارەتی بازرگانی عێراقەوە درێژەی هەیە. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک دەڵێت تا ئێستا 200,000 تەن گەنم لەلایەن سایلۆکانی کەرکووک و تازە و حەویجەوە لە جووتێرانی کەرکووک وەرگیراون. محصول الحنطة والشعير محافظة كركوك تقريبا أنتجت لغاية اليوم بحدود 200,000 طن. کەرکووک تاوەکو ئەمڕۆ نزیکەی 200,000 تەن گەنم داهاتی بەروبمە کشتتوکاڵێکی بووە. ئەو گەنمەش بەپێی میکانیزمی گونجاو لەلایەن سایلۆکانی کەرکووکەوە وەرگیراوە. بەراورد بە ساڵی پار بەرهەمی گەنم کە 500,000 تەن بووە لەم ساڵدا و بەرهەمە کەمی کردووە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ کەمبارانی کە لەم ساڵدا هەندێک ناوچەی کەرکووک هیچ داهاتێکیان نەبووە. بەهۆی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەش 40 دەغڵی کەرکووک سوتاون. ئەمەش بۆ تەمای زیان بۆ جوتیاران. تەواوی ئامارەکانمان ڕادستی وەزارەتی کشتتوکاڵی عێراق کردووە بۆ قەرەبووکردنەوەی جوتیارە زیان لەکەوتوەکان. وأيضا بحدود 10,000 طن متوقع إنتاجه خلال الفترة القادمة. بەڕێوەبەری سایلۆی کەرکووکی شاشکرایی دەکات پرۆسەی وەرگرتنی گەنمی جووتێران بەردەوامە و مانگی داهاتووش وەرگرتنی گەنم لە جووتێرانی کەرکووک درێژەی دەبێت. ئەمجا هەر ڕۆژێک و بەشی شعبەیەکی زراعی هەیە، خۆی ئەزانێت چەند فەلاحیەیە، 50 60 70 80 بە جۆرەی ئەو شعبەی زراعیەیە. ئەم ساڵ تەمانێ مازانی وازانێنێنە و ئەم ساڵ باران کەم بوو، کەم تەرخەمی باران تەسیری کرد لەسەر ئەو فەلاحانەیەکەوە هینی کردووە با بڵین زراعەتی کردووە و اعتیمادی کردووە لەسەر باران. ئەوانە طبعا ئەم ساڵ زەرەریان خوارد، ئەوەنە ئینتاجیان نەبوو، ئینتاجیان هەر بەجارێ هیچ نەبوو. بەڵام ئەوانەی کەوا ئەو جوتیارانەی کەوا اعتیمادیان کردووە لەسەر مەڕەشاتی زراعی ئەوانە ئینتاجیان باش بوو. بە پیاڵ سەنگانەکانی بەڕێوەبەریەتی کشتتوکاڵی کەرکووک ئەمساڵ 250,000 تەن گەنم داهاتی ساڵانەی جووتێرانی کەرکووک دەبێت و ئەو بڕەش نیوەیە و داهاتەیە لە ساڵی پار لە جووتێرانی کەرکووک وەرگیراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.